إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. داوكار لپروردگار بخاطرنا وجوانكاني باراني برحمت باريني بسرم ولايتمان إن شاء الله تعالى. خوي قبرا بسوض رحمته ومهرباني خوي بكا لقلمانا درقاي أسمان ما اللي بكاته وبركتي زي ما مدر بخا إن شاء الله تعالى. إيمان داراني عزيز ميواناني مالي إخوة لو تاري مرودا ببشتواني پروردگار لخزمتي ودا باسي ودكين نعمة الغيث وانتظار رحمة الله. فاتا باران رحمته باران كنعمته وباريني رحمته وأوشتانا چين كمنعيكا ويستاي اما چي بكين لم كاتدا وكارو سبب كاني هردوش. طبعا باران بارين لأسمان وآو لأسمان وايج لنعمة قوركاني خواي پروردگار أبي مروف فردوام بم نعمتا في بزاني هرچي كاتي پروردگار نعمتي آو بقريتا ولا أسمان ولا زوي اتجيان نامينه. خواي پروردگار فرمي وما بكم من نعمة فمن الله. واتا أو نعمتي كهيا لخواي پروردگار وي او اوي استال شر زوي داهي لاي خواي پروردگار وي. چون آسمان دتواني پروردگار درگاي داب خاو بيگريته و نباري هر او ذاته هر او الله دتواني لحوت بخيس جير زويش مشكي بكا چكا بوي بزاني او يكك اللي هر نعمة قوركاني جيان وتواني پیشينانش ژیان بێ ئاو نابێ بێ هەموو شتێک دەبێ بەڵام بێ ئاو نابێ بۆ هەموو شتێک بۆ هەموو حاجەتێک. چونکە بارانبارین ئەوەیە ئەلم تەرە ئەن الله سەخر لەکم ما في السماوات وما في الأرض وأسبغ عليكم نعمه ظاهرة وباطنة. تەماشا بکەن پێغەمبەری خوا فەرمی خوای گەورە فەرمێ ئەی محەممەد پێیان بڵێ تەماشاکەن خوای گەورە چۆن مسەخەری کردووە لە ئاسمانەوە لە زەویە نعمەتی ئاسمان و نعمەتی زەوی کە دەری ئەخا بۆتان وەتان داتی وریابن شکری بکەن کوفری نەکەن چکە و نعمەتە هەموو نعمەتەیە ئەگەر سوپاسی خوا بکەی خوا زیادێک. وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون. هەموو شتێک ئەگەڕێتەوە بۆچی وتمان ئاوە کە هەموو ژیان و هەموو شتێک لە ئاوە و حیاتی زەوی بە ئاوە و حیاتی ژیان هەر ئاوە مرۆڤش لە قەترە ئاوێک بوو مەخلوقات هەموو یەبینی هەرە لە ئاو بوو هەر ئاوشە سەر زەوی ئاوەدان دەکاتەوە و ژیانی دنیاش کە ئەکاو و ئەنجامی تیادا. ئەکە تەماشاش کەین خوای پەروەردگارە فەرمێ ئەگەر ئیبتیلای ئومەتەکان بکەین خوای متعال جل جلاله فرمي قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا فمن يأتيكم بماء معين. أجا خواي پروردگار بيگريتوا چه هي أو باران رحمة بداته أو لزويدا دسك هزاران لوي خلق بي لكري أرزيدا يستامنو تو أو من هيو زورگي پێنادەین و ئیسرافی تەواو تیا دەکەین خەڵکەیە قومە ئاوێکی لەوەیە نەبێ و بە زەحمەت دەستی کەوێ جلیکانی ئاو کە بیخواتەوە کە خۆی پێ بشوە هەر لەسەر ئەم زەوی کە من و ئەو دەژین ئێمە و ئەوان دەژین
ئەو ئاوا حاڵەتەکەیەتی من و تۆش لەوەی حاڵەتمان وابێ ئێمەش ئەو زەمانە هاتووە بەسەرمان کەواتە ئاو یەکێکە لە نیعمەتی خوا بە تایبەتی کە بارانە بەبەستمانە خوای پەروەردگار جەل جەلاله دەفەرمێ ومن آياته يريكم البرق خوفا وطمعا وينزل من السماء ماء بۆچی کە لە ئاسمانەوە خوای پەروەردگار ئاو دابەزێنێ فيحيي به الأرض بعد موتها ئەو ئەرزەی کە مردووە بۆی زیندی بکەینەوە چی بەو ڕەحمەتە بەو بەرەکەتەی خوای پەروەردگار کە دایەبەزێنێ إن في ذلك لآيات لقوم يعقلون ئەم ئایەتانەش بۆ کەسانەیە کە خاوەن ژیرن خاوەن عەقڵن کە ئەتوانن بیرکەنەوە لە ئایەتەکانی خوا چکە ئینسان غەفڵەت نەبێ خوای متعال جەل جەلاله ئەمە دەفەرمێ ئەبێ وریاش بین خوای پەروەردگار ڕەوشەمان لێدا فەرمێ ولنذيقنهم من العذاب الأدنى دون العذاب الأكبر لعلهم يرجعون ئەوانەی کەوا عەذاب و سزا کە دابەزێ گوێی پێ نادەن نیعمەتەکانی خوا خوای پەروەردگارەی کێشێتەوە گوێی پێ نادەن و بەردەوامن لەسەر تاوان و گوناح ئەوە بێتە هۆکاری ئەوەی کەچی کە ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا ئینسان زیاتر تووشی معسیەت و تووشی غەزەبی خوای پەروەردگار بێ پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام شەرت نی هەر باران ئێمە ئەڵێین هەر باران بوارێ تەماشای پێغەمبەر کەن عەلەیهی السەڵات وەسەلام چەنە جوانە فەرمی چی یاسایەکی داناوە لەیسە سونەة ئەللا تەمطیڕ لكن السنة أن تمطروا ولا تنبت الأرض سنة واتا ئەوەیە کە باران دەبارێ بارانەکە لەگەڵی دا بەرەکەت بێ هەموو بارانێ بەرەکەت نییە کاتێ تۆ داوای بارانەکەی داوای بارانی بە بەرەکەت و پڕپێس بکە بۆیە لە شەرعدا یعنی هەرەونیە بەعزە جار هەر ئاوەیە لە ئاسمانەوە دەبارێ گەلان و قەومانێکی لەناو داوە خنکانوێتی خەڵکێ زۆر گیرەخوا بەدەستی ئەو ئاوە کە دەبارێنێ بەشێکی ڕەحمەتە و بەشێکی ئەبێتە عیقاب ئەبێتە سزا ئەبێت تۆڵە سەدنەوە چکە ئەمە یەکێکە لە جوندیەکانی ئەڵڵا هەر قەومێ قەوم و گەلانی ترش بووە پێشی ئێمە کە بە ئاوتی ئاچوو واتە هەموو بارانی ڕەحمەت نییە بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام داوای بارانێ بکەن ڕەحمەت و بەرەکەت بێ کاتێ داوا دەکەی بەڵکو ئەو بارانە نەبێ کە ڕەحمەت نەبێ ئەبارێ تەماشاکەی بەڵام سێرەکەی بەرەکەت نییە ساڵی وا هەیە باران کەمە ئەوانەی فەلاحن زیاتر ئەزانن سێرەکەی دانوێڵەکەی زۆرترە و بەرەکەتی زیاد سبحان الله ساڵی واش هەیە باران زۆرە بەڵام سێرەکەی بەرەکەتەکە ئەوە ڕێک ئەم فەرمایشتەی پێغەمبەرگیان عەلەیهی السەڵات وەسەلام جێبەجێ ئەبێ لەسەر زەویدا کەواتە بە زۆری ئاو نییە بە زۆری بەرەکەتە هەموو شتێ وایە هەموو شتێ بە زۆری نییە شەیتانەمان خەڵەتێنێ بۆ هەموو شتێ وازانین بە زۆریە بەڵام بە زۆری بە بەرەکەتە لە جنسی ئەویشا پارە شەرت نییە پارە زۆر بێ بەرەکەتی زۆر بێ باشە مناڵت زۆر بێ بەرەکەتی بێ باشە زۆر بێ باشە نەک زۆری هەموو شتێ ڕێژەکەی لە بەرەکەتایە نەک لە زیادبوونی ئەوەدا ئێمەی موسڵمان ئێمە ئیماندار ئێستا لەم حاڵەتایە ئەمە چی بکەین ئەگە باران دواکە یەکسەر نابێ ڕاستەوخۆ لە ناو کۆمەڵگای ئێمە بچین نوێژە بارانە بکەین شەرع وا ناڵێ بڵێ ئەمە سونەتێکە لە سونەتە گەورەکان ئەمە ئاخر شتە کە ئێمە دەیکەین هەمومان بێ بەڵام پێشی ئەمە هەندێک شتەیە بێ خۆمان بەینی خۆمان خوا ئەمانە بکەین ئەمجا ئەوە داوا یەکێ لەوانە زۆر بەردەوام دوعا بکەین لە نوێژەکانماندا لە شەو نوێژیماندا لە هەموو کاتێ داوای باران بگەڕێنەوە بۆ لای التەوبە والاستیغفار ئەمە یەکێ لەو خاڵانەیە ئەبێتە هۆکاری ئەوەی کە باران ببارێ بێتە ئەوەی کە ئەمڕۆ من و تۆ بیکەین دەستی پێوە بگرین هەر کەسێ لای خۆیەوە دانیشێت مراجعەی خۆی بکە نەکوا خەلەلێ لە ئەوە بێ لە منا بێ لە تۆوا بێ چکە و بارانە ئەو ڕەحمەتە یان هەر ڕەحمەتێکی تر لە خۆت لە ماڵت لە مناڵت زانیت نوقسانەکە
دانشە لەگەڵ خۆت و ماڵ و مناڵە بڵێ ئیلا شتێکە. ئەو پیاوە عەزیزە شتێکی زۆر گێڕاوە، زۆر جوان بوو. کە حاجیەک بووتی مامۆستایە گەرەکی لە سلێمانی تەعمیری مزگەوت بکا، پیاوێک هات وتی مامۆستا ئەوەنە دەفتەرت پێدەم مزگەوتەکەت بکە. ئیتر وتی ئەو پیاوە مامۆستاش هات بۆ لای من ئەویت کا حاجی مزگەوتەکە ئاوا دروست دەکەم و میحرابەکەی ئاوا لێکەم و ئەوەنە میحرابی گەورە بێ و ئاوا بێ و ئاوا بێ. ئەڵێ قەدەری خوا مزگەوتەکە دەستی پێکرد لە نیوای ئێستیا. وتی من چوومە لای وتم مامۆستا بۆچی ئیشەکە ڕاوەستا؟ وتی وەڵای ئەو پیاوە وای وت قەدەری خوا ئێژە ناتوانم تەواوی بکەم. وتی ئەمش فەرمووی مامۆستا خەلەلێکەیە بگەڕێ بە دوای. ئەو شتی بەخوا خەلەل چییە؟ ئەوەی هاتووە خۆی دامان ناو حیساب و ئەو گومانی بۆچ پارۆشتەکە گشتمان سەرف کردەوە هیچ زیادە ڕەوی شتمان نەکردێتێ. ئەوتی نا بەبەستمەوە نییە، خەلەلی ترێ. تا حاجی مەبەستی هەبوو لە قسەکەی کە چیەڵێ. ئەڵێ زۆر هاوردی وت تۆ خوایە ئەمشەو نەخەوتمە تا بەیانی مامۆستا ڕۆیش بەیانێتی پێم بڵێ خەلەکە لەکوێیە. وتی خەلەلەکە لەوایە مامۆستا بێدەبیشە لە خزمەتاڵێن ئەوەنە تۆ اعتیمادت کردووە سەر خێرخوازەکە، پارەی خێرخوازەکە تەوەککلی ڕاستەقینەت لەسەر خوا لادابوو. خوای گەورە داتێ دەستی ئەو دەوڵەمەندە، ئەو ئیشەکەت ڕاوەستە. بڵێ بۆ ماڵ خوایە، بەڵام تۆ خۆت داوە دەستی ئەو. وتی چی بکەم؟ وتی بڕۆ داوا بکە و بگەڕێرەوە بەلای خوایژە. 3 ڕۆژ گەڕامەوە، دوای 3 ڕۆژەکە مامۆستا ئاڵێ خوا پیاوێکی نار دوو ئەندەی ئەو پیاوەی داکە لاوەڵەوەی، کەوا تەوبەیەکی ڕاست و دروست و ئیستیغفارێکی زۆر. با ئێمە لە ئەمڕۆوە هەر یەکێکمان ڕۆژانە 1000 جار ئیستیغفارەڵڵا بکەین، هەتا هەفتەکەی تر. بڵێن چی معجزەیەک ڕووەدا، هەر کەسێ لای خۆیەوە هاتووە لەم وتارە دەرچووی بیکە واجب لە ئەمڕۆوە دەستی بێ بکە. ڕۆژی 1000 حەوت ڕۆژە 7000ەکە لە فکری مەکە. ئەگە ئەو ڕۆژەش کە لە فکرت کردوە بەیانیا بیکەرەوە، چکە دەرگای هەموو تەنگانەکان هەموو شەی کاتەوە. وەک ئیمامی حەسەنی بەسری فەرموویەتی 3 و 4 پیاواتن بۆ کێشەوتی هەمووتانم بکەن دەرگاکە دەکاتە. کەواتە ئەموو شەیە زۆر بڵێن، چکە خوای پەروەردگار داوامان لێکە ئەموو شەیە زۆر بڵێن. کاتێ باران کە نابارێ فقل استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. ئەموو شەیە خوا داوامان لێکە زۆر بڵێ. من لزم الاستغفار، هەر کەسێ ئەموو شەیە زۆر بڵێ و لەسەر زاری بێ، جعل الله له من كل هم فرجا، خوا هەموو خەفەت و غەمێکی دەرگایەکی بۆ کاتەوە. ومن كل ضيق مخرجا، وهەموو تنگانەیەک خوا دەرگایەکی لێ کات. ورزقه من حيث لا يحتسب، خوا ڕزقێکی بۆ نێرێ نازانێ لە چۆوە دێبووی. ئەم سیانە بەرەکەتی چییە؟ بەرەکەتی یەک وشەیە کە ئەوش چییە؟ استغفر الله. بەس موشەیە بڵێ ئەتەوێ ئەو بەرەکاتەنە دەستکەوێ ئەتوانی لەگەڵ ئەم موشەیە بەردەوام بی. ئەمە دەرگایە کە ئەتوانین بەم دەرگایە یەکەم کلیلمان پێ بێن دەرگایە بکەینەوە، دووەمیان شکر سوپاسی خوا بکەین لەسەر ئەوەی بە تایبەتی ئەوانەی وا فەلاحەتەکەن، خوا عەرزی یەکتری داگیر مەکە. تۆ ناڵی باران بارێ دەی عەرزی کەس داگیر مەکە، تۆ مەرعاکان مەکە، بانجەوەڵ و ڕێگا و ئەمانە مەکە. تۆ گەرەک تا پارە کۆکەیتەوە بە حەرام، خۆش بارانی ڕەحمەتە بۆ بارێنێ ئەکری ئەمە. تۆ خۆت خەریکی حەرامی، ئاگای لێبێ خەریکی حەرامی، بەخوا ئەوەنە ها بیستێ بەخوا تێکەڵی ئەو حەڵاڵە بێ بۆ گەنێک. تۆ حەرامە بەیتەوای دەیتە ماڵ و مناڵ، خێر و بەرەکەتی حەڵاڵەکەش نایەری، ئەبێ ئاگای لێبێ. زۆر جار ئەمەیە ئێمە زۆر جار خوای گرێتەوە، بۆی گرێتەوە لەبەری زیادەڕەویەکەین لە کاتێ کڕین و فرۆشتنەکەین، لەوەی کە فەلاحەتداریەکەین ئەبێ وریابین، غەش نەکەین، فێڵ نەکەین، لەگەڵ خوایە غەش نەکەین، زەکاتەکە بە جوانی بدەین، فێڵ نەکەین. خوایەکەیە ئاگای لە هەموو شتێ، لە هەناسە
لخطري دل ايترتو لقل كيا حساباتك حسابي خوبا كروا لقل ذاتك اي كي او ذاتا اي لا مشتك ابي وريابي اما بوي خواي پرودگار زیاتر برشينه تسرت بلا ما قروان ابو فكلوا مما رزقكم الله حلالا طيبا واشكروا نعمة الله إن كنتم إياه تعبدون خواهي پروردگار داوامان که او رزق حلالانه بیخون بخطا وسپاسی بکن لسرو نعمته او حلالانه که خواه دائه بیتا ووريابن كفري نعمت نكن اگر وابو خواهي پروردگار يقوري بچي الجوع برسيتي وجيان قرسي ويقوريتي والخوف خواهي پروردگار بمده يقوري سيميان الإسراف والتبذر زيادة الروي نكي لها مشتك إيمان داران خواهي قوري كسي مسرف زيادة الروي بكا خوا خوشينا اقل عبادة الشعبي استتو ديبو مزقود چوار كاتني ورو خوا بي خوش ني بكيتا بينجر وقبولتش لينا كاو نيجاكتش درس بلي والله من حظك امني مرو بينجر كاو نابي نيان عسل بك مسي اما يا سا اخوا دايناوا شكرا بلام لا اسراف شاوايا لخيرا قينات نبكي زور بالله اسراف انا ايتل لا اسراف لبو شكرين شتاتا غورتني شتر اسراف خواهي پروردگار فرمويتي يك جا اگر او كم ودست بشو واجبك وتواو لشونه تناوي اگر لشونه كاوي اوي دو كزمو دو بكارتنا وخود برادرك نيتواني دزون سيني نجاكت قبولنا دز نجاكت چوكا تو بيت السبب يوي او برايا بقوتو نجنك نابي سيجا لو حالتا سيجا تو دسم شو يبيت جابي شو شكل بريا وككما بشي دكتانا تو بشي اوتوار بوي پیغمبر جان عليه الصلاة والسلام آوا صحابي فير كدو وتيتي قالنا وكشتيا كابو لنا باخي كدور برت مو ياوا نابي لدزنيشتا لو زياد رويبكي سيجا دس شور نابي بكيتشو حتى ايرا شور نابي بكيتا ايرا سيجا دمچاو شور نابي بكيتشو اما بو دينه بو عبادته اي چي جابو دنيا زورين من لدنيا دا زور مسرفي زور اسرافكي دس قومان نادري وازاني صغي بويا دسمان والله بيرچي لقرفانا بيتا رسل فيكي او صغيني او تو كسيكي لو كساني كمسرفي شون خواي متعال جل جلاله كسيكي خوشناوي دستي نخان دوا وكسيك شي خوشناوي دستي هروابي دو روجرچي لدستي ابو بيدا ودانش دا دسپان كاتا وخلق يرمتي خوا مشي خوشته هيچ كامل چوكا بيوريابين خواي متعال ما فرمي إنه لا يحب المسرفين إيكي كلوان التعاون والتراحم معاونيك يارمتي دري يكبي بدم يكوبي رحم بكين بيكتري أمانة رحم خواهي جو رحمان بيبكا همو ما نوي خواه رحمان بيبكا دي پیغمبری خواه فرمي عليه الصلاة والسلام رحم بيكتري بكن خواه رحمتان أمي استل اوروبا تولى لو بغايدر چی بلای ما مستابا سما کا خو اوروبا هدیندار نی ازان اوروبا بو باران دباره لو دو خصلت یک ویا کراست لجیانی خوانه جیانی ان راست اقل لبر خوش نبي لبر غرامه بي راست الرون ريك الرون عدل الرون ولا بين يكا زور رحمن بزيان بيكا ديته ورحمنش وچيشا كان ولا قلي دا اويك سيركي زور جار لا يما اما شيء بلان بجوري اوين خوي حق اويك لوري لا يما بيزيان بوي زور جار خوي پرودگار لدنيا دا الايمان دركا غريتو بلان لكافرك ناغريتو واتا الراحمون يرحمهم الرحمن اوانيك الرحمه كان خوا رحمه بيك ارحم من في الارض رحم كان بيكري لسل زيدا شي رحمتان بيك الله پروردگار يرحمكم من في السماء فپروردگار لحوت بغير اسمان ورحمتان بيك اگر کسك يارمتي مسلمان ایماندار جان لبره شرطير ایماندار پر کافره يما وازاني مسلمان به يارمتي دي والله برا به يارمتي كافر يكجب لا خيره لا شرنا يارمتي جان لبريكش قريب دي حيواني بزماني او ديني توفيري كردوي
کەسێکەیە لەبەرەو پشیلەیەکی سجن کردووە چۆ جەهەنەم، کەسێکەیە دوو لە ڕۆژە ناوتان سەگێکی تێرکۆ چۆ باشت. ئەوە دینەکەی تۆیە، ئەو دینە ئیسلامەی تۆیە کە من و تۆ هاتووین گوێ دەگرین و ئیسلام و عیبادەت ئەمەیە. کابرایە دەرچووە لە ڕێگادا لە قەدارێکی لەسەر ڕێ ئازاری مسڵمانان لاداوە، پێغەمبەرگیان فەرموویەتی بە هۆکاری ئەو لە قەدارە ئەو ئازارە کە ئێمە حەسابی بۆ ناکەین، هەر حەسابی بۆ ناکەین، ئەبینە ئازار بۆ خەڵک، ئەبینە قورسایی بۆ خەڵک، بە سارەمانەوە بە ئیشمانەوە بە ماڵمانەوە هەمووی قورسین لەسەر خەڵک، بەڵام ئەوە ئاسانکاری کردووە بە لە قەدارێک لە فەرمایشتی مبارەکە هاتووە ئەفەرمێ موژدەی پێ بدەن ئەوە باشتی، چکە ئازارە ڕێگایەکە، یعنی تۆ لە ڕێگا و باناچی لە ڕێگا بەردێکی گەورەت بینی لابە، سیارەکە لابە و بەردەکە لابە، کێ ناڵێ سەبەبی باشتی تۆ بەردەبی؟ کەس نازانێ. خۆ هەموو کەسێ بە نوێژ ناچێتە باشت، هەموو کەسێ بە زەکات ناچێتە باشت، هەموو کەسێ بە حەج و عومرە ناچێتە باشت، هەرکی بە سیفەتێکی جوان دەچێتە باشت، ئەبێ وریابێ. یەکێکی تر لەوانە دەرگایەکی تر الدوعا، دوعایەکی زۆر بکەی لێمەویستمەوە لە ڕەحمەتی خوای پەروەردگار، بەردەوام دوعا بکە وەسەبرش بگرە لەسەری، وەستەعینوا بالصەبر والصەلاة، چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمانەکە بڵێن اللهم أغثنا، يعني اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانتين، ئەمە بەردەوام بڵێ، بەردەوام بڵێ. والله ئێمە کەم دوعاین ئیمانداران، زۆری نەمان، من لە خۆمەوە ئەڵێم هەتا هەموومان تەماشاکەن خواچمێ مزگەوتەکان بزان چەندێکمان دوعاکەن، نوێژەکە دەکەین و ڕادەکەین، ئەڵێ احتیاجی خوامان نییە لە ماڵاوە هەر نوێژ لەوەیە زۆری نەمان نوێژی سونەت نەکەین، نوێژە سونەتەکەکەین دوعاکە ناکەین، ئەیکەی دوعا دەکەین؟ لە پێشی نوێژ دوعا ناکەی، لە دوای نوێژ دوعا ناکەی، لە ماڵە دوعا ناکەی، ئەیکەی دوعا دەکەی؟ ئەیشت بەخوا نییە؟ ئەی سوپاسی خوا ناکەی؟ جەستت پاکە، جەست نەخۆشنی خۆت ماڵ مناڵ، ئەی بۆ دەستێ بەردۆ ناکەی بۆ لای ئەڵڵا؟ بڵێ خوایە لێ دۆزیاو بێ، ئەی بۆ پەلەی چیتە بۆ ڕاکەی؟ یعنی بۆ دوعا ناکەی؟ بۆ گەورەترین عیبادەت دوعایە، ئێمە تەرکمان کردو. ئەزانن نوێژ یعنی دوعا، هەر لە سوورەت فاتحە دەست پێکە هەتا تەواو دەبێ هەمووی دوعایە، ئێمە دوعامان تەرک کردووە. کابرایەتە مزگەوتێ وتی مزگەوتەکەمان چۆنە سەرێتریش باسم کرد لە خزمەتتانان، تی وەڵای مزگەوتەکەتان زۆر جوانە بەڵام هەمووتان پێویستان بەخوا نییە. کابرا مام حاجەیەکی ڕیسپی بوو وەتەمەن بۆ گەنجێ، وتی گەنجەکە زۆر لای ئەمە پرسیار بوو، وتی چۆن مام حاجی ئێمە هەموومان دەین بۆ خوا نوێژ دەکەین بۆی خوا لێمان خۆش بێ، وتی ئەگە بۆ خوا بیکەن داوا دەکەن لە خوا، نوێژ دەکەن و ڕاکەن، ئەڵێ احتیاجی خواتان نییە، هەموو شتێکە وا ئەزانن ناوتان تۆمار کراوە یەک بە یەک ئالی باشتن. ئەیکەی سەحابە وا بووە، پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام تا بەیانیشتەوە نوێژی کردووە، مژدەیشی پێدراوە، پای ئاوساوە لە عیبادەتدا، دەستی دا نەگردەوە نەدعاوە نە دوعای کردەوە عیبادەتی کردەوە دوعای کردە بۆ ئومەتەکەی. ئەی تۆی ئومەتی محەممەد چۆن ئەبێ کەم دوعابی؟ چۆن ئەبێ ئێمە کەم دوعابین؟ گەورەترین سیلاح بەدەست من و تۆوە کە دوعای ئینسانی مسلمان بیکەن. یەکێکی تر لەوانە ئیمان و تەقوا، ولو أن أهل القرى آمنوا واتقوا، ئەگەر خەڵکی لادێ و شار ئیمانەکەیان ساخکەنەوە ڕێکی کەنەوە لەخوا بترسن و ڕێکی کەنەوە، وەڵڵی پێویست بە هیچ ناکە باران دەبارێ، یەکسەر باران دەبارێ، بەڵام خەلەلێ ئەبێ خەلەلەکان بدۆزینەوە بۆی بزانین کەوا بارانی ڕەحمەت بارێنە بۆ هەموو لایەک. یەکێکی تر لەوانە ئیستیقامە، یەکێتر لەوانە سەدەقە و چاکە بۆ خەڵک. هەمووتان بنە دەرگایەکی چاکە بخێ، بنە هەموومان باوا بڵین بنە جسرێکی خێر، هەر خێرێک لە ڕێگای تۆ دایمەخە هەوڵ دەبیگەێنی، دەقەیە زۆتر سانیە زۆتر، با لە ڕێگەی تۆ خێرە تۆمار کرد، چێ ناڵێ دوای دەقەیەکی تر تۆ نامری من نامرم، کەس نازان، هەوڵ داوە خێرە یەکسەر بگەێنە شوێنی خۆی بۆی دەست کەوێ نەکەوێتە دوای خۆت. ئەمانە و خاڵانەیە کە ئینسانی مسلمان بتوانێ کە چی بکە، بتوانێ ئەوەی کە ئینسان دەستی دەکەوێت دەتوانێت بیکە، ئەوانەیە کە بنە مەوانع واتە بنەوەی ڕێگر. ئینشاءڵڵا لە وتارەکەی تردا باسی دەکەین و با زۆر نەخایەنێ وتارەکەمان درێژ نەخایەنێ، خوای گەورە ئەی پەروەردگار لێ تەپاڕێنەوە
باراني برحمة من بو بارين يا الله خوايا باراني برحمة من بو بارين اللهم أغثنا يا رب يا أكرم الأكرمين يا ربي خوايا برحمته ميرباني خوتو سوزي خوت يا ربي خوايا باراني رحمة باريني بسرم ولايت معنا درجة أسمان كيتو ليمان بكارو كردار لقل ليمان هيكي بكرداري يا من يا الله خوايا بخاترنا وجوانا كانت بخاتر اسمي عظمي خوت صفات برزة كانت يا الله خوايا بارانك برحمتي لقلابي بركتي لقلابي ودرجاي بركتي سر زيمان بوبكي توا يا ربي خوايا رحمة يا وقورا كان ما مكي عقبة خير مكي لشيان صاح مكي خوايا وين خوش دعوي دعاي خيري كردو يا الله يا شافي خوايا شفاي بدي بتايبتي اوبيا وعزيزة يا ربي خوايا كان استاهل غيب بدا اقاي لخويني دعواي كردو شو كمن رايقين مجنابتان خوايا بخاطر قوري خوت اسمي عظمي يا ربي صفات برزكاني شفاي عاجلي بديتو باقاي بيني توبنا مالو من علي هر كسي كشكا نخوشي وداوای نکرد خواه شفای وج بدی خواه رحمه مردوکان من کی قبر کانی ام کی تباخی لباختانی باشت رحم باوک دایت من کی گرماو نگم مردون خواه بهش بکی نصیبی انو قبر کان کی تباخی لباختانی باشت خواه رحم ولات من کی ارزانی بخیت ولات من خواه چاکی اوی چاک بوم خلق خواه چاکی بوم کی وی خرای بخواه هدایتی بدی آمین آمین والحمد لله رب العالمين.